هەوڵەکان بۆ دروستکردنی گەورەترین هاوپەیمانی پەرلەمانی عێراق لە کۆتاییدان و دوو جەمسەری سیاسی لە چێبڕچێدان تا سەرۆکاری ئەرچی حکوومەت پێک بێنن. جەمسەری یەکەمیان سائیرون و نەسر و حکمە و وەتەنیەیە و دروشمەکەشیان نیشتیمانی بوون و تێپەڕاندنی چوارچێوەی تایفیە و دەنگۆی ئەوە هەیە کە ئەم جەمسەرە لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پاڵپشتی لێ دەکرێت. هەنگاو هەوڵە جیهانیەکانی نوێنەری ترام برێکمەگۆڕ و باڵۆزی ئەمریکا لە بەغدا و قۆنسڵیش لە هەولێر بوونەتە هۆکار بۆ دابەشبوونی دوو هێز یا دوو جەمسەر لە نێو شانۆی سیاسیدا. یەکەمینیان میحوەری وەتەنیە کە خاوەنی 52 کورسی و هەروەها هەردوو پارتە کوردستانێکە پارتی یەکێتی کە خاوەنی 43 کورسی و لە ئەنجامیشدا ئەم دوو هێزە و دابەشکراوەکانی فراکسیۆنە سیاسی شیعەکان داواکاریەکانیان بەرزتر کردەوە. بەرەی دووەم کە بەرەی حەشدی شعبی و نووری مالیکی ناو دەبرێ لە هەوڵی دەست پێشخستن و بە بۆچوونی شرۆڤەکارە سیاسیەکان کە ئەم بەرەیە لەلایەن ئێرانەوە پاڵپشتی لێ دەکرێت. دەستێوەردانێکی دەرەکی بۆ پێکەنانی ئەم هاوپەیمانیە گەورە لە ئارادایە و ئەوەی بۆ بەرژەوەندی ئێران کار بکە پاڵپشتی لێ دەکرێت و بەهۆی نزیکیان لە ئێران و هاوکاریکردنیان بۆ هێزەکانی حەشتی شعبی لە عێراق و ئەم حەشتەش بە نوێنەرایەتی فەتح و دەوڵەتی یاسایە بۆیە کۆماری ئیسلامی ئێران بە گرنگ دەزانێت کە لێک نزیکبوونەوەیان لە فەتح و دەوڵەتی یاساییە. بۆ سەرکەوتنی یەک لەم جەمسەرانە فراکسیۆنە سەرکەوتوەکان ڕێگایی بەغدا بەرەو کوردستان دەبڕن بۆ ئەوەی لایەنێکی تەرازووی سیاسی بۆ خۆیان ڕابچێشن کە هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێمی کوردستانە. کوردیش دەڵێ بۆ یەکلاکردنەوەی یەک لە جەمسەرەکان ئێمە داوای مافی خۆمان دەکەین. بەنسبەی کورد لاقەی نییە نەبم لەبم کوتلە نەبەوەکەیتر ئێمە هەندێ ماف و پشتمان هەیە ئەبێ ئەم مافانە 15 ساڵە ئێمە لە شوێنی هەر ئەچین و داوا ئەەکەین بەڵام ڕۆژ بە ڕۆژ هەر دوای ئەخەن ئێمە هەر کامی بە هەر کوتلێک وەکو داهمەن قیادەی سیاسی کوردستان ئەڵێتن لەسەر یەک مەسافەی ئێمە وەستاوین بۆ هەمووی هەر کامیان بزانین ئێمە بەڕاستی ئەم جارە بە تایبەتی بە جددی شروطەکانمان شروطی ملەتی کورد وەکو کە مافی خۆمانە تەطبیقی بکەن ئێمە لەگەڵی ئیتیفاقەکەی ئەوە تەلاپەڕەیی کۆتایی هەڵدەدرێ و هەوڵەکانی نێوان دوو جەمسەرە ڕکابەریەکە بۆ پێکهێنانی گەورەترین هاوپەیمانی نزیک بۆتەوە. بەڵام وەک دەوترێ فیکەی کۆتایی لە دەست کوردایە بۆ ئەوەی هێلکەی قەپان یەک لە دوو جەمسەرەکان یەکلاکاتەوە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا دەنجی ئەمریکا.